لە دڵی وڵاتێکی ئەمریکای لاتینەوە چالاکوانان هەڵمەتێکیان دەست پێ کرد بۆ پشتگیریکردنی سەگێکی پۆلیسی کە ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەبووە لە پرۆسەی دۆزینەوەی ئەو منداڵانەی لە جەنگەڵدا ون بوون. هەڵمەتێک بۆ پشتگیریکردنی سەگی پۆلیسی ویلسن لە سۆشیال میدیا لە وڵاتی کۆڵەمبیا بڵاو بووەوە بەو پێیەی ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە دۆزینەوەی ئەو منداڵانەدا کە لە جەنگەڵەکانی کۆڵەمبیا ون بوون. نۆرا ڤیلا کە ژنێکی چالاکوانە لە نووسینێکیدا دەڵێت دەبێت هەموو هەوڵێک بدرێت بۆ دۆزینەوەی ویلسن چونکە ئەو خزمەتێکی زۆری بە وڵات کردووە و چەندین منداڵی ونبووی دۆزیوەتەوە. سوپای ئەو وڵاتە لە تویتێکدا ئاماژەی بەوە کردووە کە ئۆپراسیۆنەکانی گەڕان بە دوای سەگەکەدا بەردەوامە و واز ناهێنین تانەی دۆزینەوە چونکە ئەوە فەرمانی سەرۆکی وڵاتە. لەبارەی دیارنەمانیشەوە سوپا دەڵێت لە کاتێکدا ویلسن بۆ دۆزینەوەی 4 منداڵی ونبوو دەگەڕا شوێنپێی ئەو 4 منداڵە کەوتووە و لە تیمەکە دوورکەوتوەتەوە. لە کاتی گەڕانەوەشیان تیمەکە بیریان چوە ویلسن لەگەڵ خۆیان ببەنەوە. نالەباری کەش و هەواژوای کرد کە تیمەکە نەتوانن بگەڕێنەوە بۆ جەنگەڵەکە. فەرماندەی هێزە سەربازیەکانی کۆڵەمبیا ژەنەڕاڵ هێلدەر جیرالدۆ ڕایگەیاند گەڕان بە دوای سەگەکەدا بەردەوامە و بە پشتبەستن بە ڕێنماییەکانی سەرۆک تا نەدۆزرێتەوە ناگەڕێنەوە. ئاماژەی بەوەش کرد کە 7 ئەندامی هێزە تایبەتەکان بە دوایدا دەگەڕێن بۆیە ئێمە ویلسن دەدۆزینەوە و دەیهێنینەوە. ویلسن سەگێکی ڕاهێنراوی هێزی تایبەتی کۆڵەمبیایە و لە ماوەی 4 ساڵی کارکردنی لەگەڵ ئەو تیمە تایبەتە توانیوێتی زیاد لە 140 منداڵی ونبووی جەنگەڵەکان بدۆزێتەوە.